بناوی خوای بەخشندەی میهرەبان خۆشەویستەکانم سلامی خوا لە هەمووتان بێ لەم ماوانە لە ماسنجەر و لە تۆڕەکانی ئەنتەرنێت و هەموو بەرنامەکان وەکو ڤایبەر و واتسئاپ و ئەوانە شتێک بڵاو ئەبێتەوە نامەیەک ئەگا بە تۆ تایە نووسراوە فلانە کەس شێخ ئەحمەدە یان هەر کەسێکی ترە خەوێکی بینیوە بە پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم گوایە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چەند شتێکی وتووە لە خەوەکەیە پاشان هەڕەشەشی تایە لەو کەسانی کە ئەو نامەیە داوات لێکە و نامەیە بڵاوکەیتەوە و هەڕەشەشی تایە بۆ ئەو کەسانی کە بڵاوی ناکەنەوە و باسی چەند کەسێکە کە بڵاویان نەکردێتەوە وایان بەسەرا هاتووە وایان بەسەرا هاتووە پاشان مژدەشدا بۆ کەسانی کە ئەو نامەیە بڵاوکەنەوە ئاوایان دەسەکەوێ خۆ ئەمەیان بۆکە لە ماوەیەکی دیاری کراوە و ئەڵێت هەر کەسێکیش بڵاوی کاتەوە وەکو فلان کەس چەند باسی دکتۆرێک و چەند کەسێکەکە کە شتیان دەستکەوتووە یعنی هەندێشتی دنیایان دەستکەوتووە لە ڕاستیە خۆشەویستەکانم ئەو نامە پڕۆپوچە دوورە لە بنەما سەرەکیەکانی ئیسلامەوە و لە دەستکردەی دژمنانی ئیسلامن بۆ ئەوەی مسلمانان بێئومێت کەن لە دینەکەیان تاوەکو مسلمانی وا هەیە کاتێک ئەوە بڵاوە کاتەوە دوای ماوەیەکی کەم کە ماوەیەکی دیاریکرا هیچی دەست ناکەوێت بێ ئومێ دەبێ وازانی خۆی لە ئەساسە کابرا وا ئەزانیمە ئاەت و حەدیثە بڵاوێ کاتەوە حتى تەنانەت خەڵکەیە بۆ من ناردوێتی چەندین کەس بۆ من ئەینێری ئەو نامەیە بۆ ئومێدەوە کە یعنی وەشتێکی باشی ئەزانێت کە ئەژزانە من مەلام یعنی معنای وایە بە شتێکی باشی زانێ بۆیە بڵاوێ کاتەوە کاتێک ئەوەی دەست ناکەوێت کە لە نامەکەیە هەیە معنای وایە بێ ئومێد ئەبێ هەروەها خەڵکانێکی تریش هەیە کاتێ بڵاوی ناکەنەوە هیچیان بەسەرا نایە ئەوانیش لە ڕاستیە وەکو بڵێ متمانیان نامێنێ بە وعد و پەیمانەکان کە لە قورئان و لە حەدیث هاتووە بۆیە ئەو نامەیە لە ڕاستیە شتێکی پڕپوچە چەندین ساڵ باوەڕ بکەن 30 ساڵ پێش ئێستا من وەرەقە و کاتام ئادەواتی ئەنتەرنێت و مۆبایل و ئەمانە نەبوو بە وەرەقە بۆمان هاتوتە بەردەستم هەر عینەن شت و داوایان لێ کردوم کە 7 دانەی لێ بڵاوکەمەوە یان 10 دانەی لێ بڵاوکەمەوە بیرم نییە بزەبت ئەگیناگەر نەیکەم ئەوەم تووشە بێ بیرم دێ هەر لەو سەردەمەش پرسیار لە یەکێک لە ئیزاعین ئیسلام پرسیار لە عالمێکی مفتیەکی سعودیە کرا لەو سەردەمەوە زام شێخ بن باز بوو کەوا ئەو شتە ئەسڵی هەیە فەرمووی هیچ ئەسڵێکی نییە و دوورە لە حەقیقەتەوە و ئەو فەرمووی چەندین ساڵە ئەوە بڵاوە یعنی ئەو کاتەوتی چەندین ساڵە بڵاوە بۆیە ئینسانی مسلمان ئەبێت لەم شتانە خۆی بپارێزێ یعنی ئیسلام دینی خەیاڵات نییە دینی خەو ئەو شتانە نییە بە تایبەتی ئەم جۆرە خەوانە ئەم خەوە پڕوپوچانە بۆیە ئینسانی مسلمان ئەبێت نصیحەتی ئەو کەسە بکە کە بۆی ئەنێرێ و داوای لێ بکە جارێکی ترشتی وا بڵاو نەکات و تا تەکید نەکا چەندێک شەرعیە و دروستە والسلام عليكم ورحمة الله وبركاته.